لە پشت پەردەی دیدارێکی دیبلۆماسی بێدەنگدا بنیامین ناتانیاهۆ یەکێک لە ئاستیارترین گەشتەکانی بۆ واشنتن ئەنجامدا ئەمە سەردانێکی ئاسایی نییە بەڵکو وەک دوایین هەوڵە بۆ گۆڕینی ئەو کێشەکان ئامانجەکەش تەنها یەک شتە بڕیاردان لە چارەنووسی ڕژێمی تارە ناتانیاهۆ بۆ تاکتیکی جیاواز دەرکەوتووە ئەو با بێ یاوەری پلەدارە سەربازیەکان چۆتە کۆشکی سپی پەیامەکە ڕوونە ئیسرائیل ناوێ وەکاندەری جەنگ دەربکەوێت بەڵکوێوێ لە ڕێگەی سیاسیەوە دۆناڵد ترامپ قایل بکە پەنجەرەی مێژووی بۆ گۆڕینی ڕژێمی ئێران کراوەتەوە هەر دواکەوتنێک کارەسات بارترە بێت با جۆرەی زانیاریە دزە پێوکراوەکان ناتانیاهۆ راپۆرتی هەواڵگری مەترسیداری خستۆتە بەردەم ترامپ داتاکان ئەڵێن تاران خێرایی بەرەمێنانی چەکەکانی گەیاندۆتە ئاستی پێوانەی تەنها لە ماوەیەکی کورت تا 700 موشکی بالستی بەرەمێنراوە لە 2 هەفتەی داهاتوو ئەبێتە خاوەنی 2000 موشکی دیکە هۆشداریەکەی ناتانیاهۆ بڕبڕەی پشتی دیبلۆماسیە کات لە بەرژەوەندی کەسان نییە بەڵام ئەوەی ناتانیاهۆ لە ترامپ پێوێت تەنها قسە نییە ئەو بە دوای گەرەنتیەکە ئاگەڕێ بۆ کردەوەی سیاسی سەربازی سربەخۆ ئیسرائیل ئەوێت دڵنیا بێت کە واشنتن ڕێگری لێ ناکات لە لێدانی بنکاتۆمی و موشکیەکانی ئێران ئەگەر هەستی بە مەترسی کرد وا دیارە وەڵامەکەی ترامپ ئاراستەکەی گۆڕیوە ئەو بە ڕاشکایی وتوێتی ئێران نابێتە خاوەنی چەکی ئەتۆمی و نەموشک ئەمە ژامەژەی ڕوونە کە واشنتن ئامادەیە بۆ هەنگاوی زۆرتر ئێستا ناوچەکە لە بەردەم دوو بژاردێ یان ڕێکەوتنی تەسلیمکار کە تێیدا تارانە موچەکەکان ڕادەستەکە یان ڕوبەڕبوونەوەی سەربازی گشتگیر کە ئیسرائیل ڕۆڵی سەرەکیە گێڕێ گەشتەکەی ناتانیاهۆ بۆ واشنتن وەک نووسینەوەی دوادێڕی سیناریۆی پێشجەنگ ئەبینرێت